چیمەن تەمەنی 21 ساڵە و ئەوانەی وەک ئەون لە هەموو کەس زیاتر پێویستیان بە خوێنە. هەموو مانگێک بوتڵێک خوێن وەردەگرێت. ئاستنی ناوجەستەشی بەهۆی نەخۆشیەکەوە ڕێژەکەی بووە بە 5,000 لە کاتێکدا مرۆڤی ئاسایی ئاستنی لاشەی 300. تەلاسیمە هەمووی ژیانی وێرانە، چونکە ئەو عیلاجانێکە پێویستمانە کوالێتی بەرزەکان نرخیان زۆر گرانە، ناتوانین دابینی بکەین بۆ خۆمان. هەمووی فەقیر و منداڵی فەقیر و هەژارە کە تووشی ئەو نەخۆشیە بووە کە ئێستا لەو نەخۆشخانەیە خوێن وەردەگرێتن. هەمووی منداڵی فەقیر و هەژارە، برای منە، خوشکی تۆیە، یعنی دەبێ حکومەت یارمەتیمان بداتن. ئەگەر ناخۆمان ناتوانین هاوکاری خۆمان بین. لە هەرێمی کوردستان نزیکەی 3600 نەخۆشی تەلاسیما هەیە. لەو ڕێژێش نزیکەی 1200یان لە هەولێرن. تەنیا ئەم ساڵ 43 حاڵەتی نوێی تەلاسیما لە هەولێر تۆمار کراون. ئێرەش بانکی خوێنی هەولێرە. ڕێکخراوێک هەڵمەتێکی بۆ خوێنبەخشان ڕاگەیاندووە بۆ نەخۆشانی تالاسیما و شێرپەنجە. ئەوانەی بەشداریان کردووە زۆرینەیان لە هێزەکانی پێشمەرگەن و 130 بوتڵ خوێن دەبەخشن. ڕێگای ڕێکخراوی بارس ئەمە دووەم هەڵمەتمانە بەشداری بکەین کە هەڵمەتیشی بەرفراوان بووە. ئەمە لە بەیانیوە سەعاتنەوە دەستمان کردو بە خوێنبەخشین، زیاتر لە 30 بوتڵ خوێنمان داوە و بەردەوامیش دەبی تاوەکو 5 ئێوارە. ئامان زمان پاراستنی گیانی ئەو نەخۆشانەیە کە پێویستیان بە خوێن بی. تەنیا ئەم ساڵ هاوڵاتیان 40,000 بوتڵ خوێنیان بەخشیوە و لەو ڕێژێش 125 بۆ نەخۆشانی تالاسیمایە کە هەر بوتڵێک تێچووەکەی نزیکەی $200 لەسەر حکوومەت. لە بانکی خوێنی هەولێر ڕۆژانە 50 بوتڵ خوێن بە فیلتەرکراوی ئامادە دەکرێت بۆ نەخۆشانی تالاسیما و هەر کاتێکیش خوێن کەم بێت هەڵمەتی بۆ ڕادەگەیەنرێت. لە سەرەتای ئەم ساڵیشەوە تاوەکو ئێستا 8,000 بوتڵی خوێن ئامادەکراوە بۆیان. هەموو ئەمانەش بۆ نەخۆشانی تالاسیما بە خۆڕاییە. ئازەر فاروق، کوردستان 24، هەولێر.